دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە، دەسەڵاتی یاسەدانانمان هەیە، دەسەڵاتی دادوەریمان هەیە و دەسەڵاتی میدیاشمان هەیە. واتە چۆن ئەم سێ دەسەڵاتی تر کە سێ مؤسسە و دامەزراوان هەر یەکێکیان بۆ بارێک لە بوارەکانی کۆمەلگا کاریگەری خۆی هەیە، چ لە ڕاپەڕاندنی کاروباری خەڵک کە خۆی لە حکومەت دەبینێتەوە، چ لە دەرکردنی یاسا کە خۆی لە پەرلەمان دەبینێتەوە مؤسسەی تەشریعی، و چی لە جێبەجێکردنی بڕیار و یاساکان بەسە خەڵکدا کە خۆی لە دەسەڵاتی یا مؤسسەی دادوەری دەبینێتەوە. چوارەمیشان ئەوەی کە کاریگەری سەر کۆمەلگا هەیە کە زۆر جار دەتوانم بڵم لەمانە زیاتر کاریگەری هەیە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا. ئەوەی کە لەم قۆناغەدا من داواتان لێ بکەم کە تەرکیز بکەنە سەر کە دەرفەت ماوە، ئەویش ئەوەیە ئەو بایۆمەتری ئەنجام بدرێ، ئەوەی کە بایۆمەتریش نەکا یا کە پێشتر کارتی دەنگدانی هەبێ خۆتان دەزانن ڕێنمایەکەوێ دەتوانێت ئێستا بچێ کارتی دەنگدانی خۆ هەر بگرێتەوە.